بەڵێ دڵشاد دیارە ئەمڕۆ هێزەکانی پۆلیس ئاگادار کرانەوە کە مامۆستایەکی ئاینی لە شاری هەولێر خۆی کوشتووە کە مامۆستای ئاینی مزگەوتی شێخ مستەفا بووە. من لەسەر ئەو ڕووداوەیە بۆ وەرگرتنی زانیاری زیاتر بەڕێز ڕائید هۆگر وتەبێژی بەڕێوەبەری گشتی پۆلیسم لەگەڵە کاک هۆگر لەسەر کوشتنی ئەو مامۆستا ئاینێ یاخود گیانە دەستدانی هۆکارەکەی ئەوە بۆ خۆی کوشتەوە یاخود کوژراوە چی بووە چۆن بووە؟ بەداخەوە دوای ئەوەی کە کاتژمێردەی سەرلەبایانی ئەمڕۆکە ڕووداوێکی کوشتن ڕوودا لە شاری هەولێر برایمان لە پۆلیسی شارەوانی گەشتنە شوێنی بەس بۆی کە کۆنتترۆلی شوێنەکە بکەن دوای ئەوەی کە تیمەکانی لێکۆڵینەوە تاوان گەشتنە شوێنی مەبەست دەکەوت و کەسە ناوی ئیمام خەتیبی خانە نشینکراوە موالدی هەفتاویەک ساڵە تەمەنی دیارە ئەو کەسە نەخۆشیێکی دەرونی هەبووە بە ناوی عەبدوڵڵا سلێمان ئەحمەدە. ئێمەش لێکۆڵینەوەکانمان کردوتەوە و داواکاری مافیکاسیتەوە بڕیار بە ڕزادوەری لێکۆڵینەوە ئێستا لە لێکۆڵینەوەی داین و تەرمەکەشمان ڕانی پزیشکی دادی کردەوە. هیچ کەسێک دەستگیر کراوە لەسەر ئەوە یاخود تاو دڵنیا بوون کە ئەو خۆی کوشتووە هۆکارەکەشی نەخۆشی دەرونی بوو لەبەر ئەوەی کامیری چاودێری لەو مزگەوتە بووە مزگەوتی شێخ مستەفا و دەرکەوتووەکەوە کە شتەکە ڕاستەوڕوونی ڕوانی ڕووداوەکە بەش شێوەیەک بووە و دیاریش کەوتووە. دەست خۆش کاک هۆگر. دڵشاد هەر ئەم شوێنەی کە ئێمەی لێین ئێستا هێزەکانی پۆلیس و لیژنەکانی سەر بە قایمقامێتی قەزای ناوەندی هەولێر ئەمە چاپخانەیەکە تیدا دەست بەسەر هەموو کەلوپەلەکانی داگیراوە لەم چاپخانەیە بۆ زانیاری ئەمەوێ ئەو بە هەوڵاتیان بدەین کە کارتۆن یاخود پاکەتی هەموو جۆرە دەرمانێکی پزیشکی و حەج دەرمانێکی پزیشکی تەڵەبی لەسەر بوو بێت لە بازار ئەمان لێرە کارتۆنەکەیان ساختە کردووە و چاپیان کردووە. لێرە ئەگەر ئەمانەوێت دیمەنەکانتان بۆ بگوازینەوە ئێستا لێرە ئەوەی کە ئەیبینێن هەمووی کارتۆن یاخود چاپکراوی ئەو دەرمانە ساختانن کە لێرە لە بازارەکانی هەرێمی کوردستاندا بە ناوی مارکە بە ناوی دەرمانی یاخود دەرمانی پزیشکی جۆری ئەمریکی لوبنانی تورکی ئەردەنی هەموو جۆرێکیان لێرە چاپ کردووە و تەنانەت خۆشیان بەرواری دروستکردن و بەرواری بەسەرچوونیشیان هەر لێرە لەم چاپخانەیەدا چاپ کردووە. ئەمەوێت لە ژوورەوە ئەگەر هاوکارم مەریوان ئامادە بێ ئەم وێنانە بۆ ئێوە بگوازینەوە. لێرە ئەمەی کە ئەیبینن جۆرەها پاکەتی دەرمانە لێرە چاپ کراوە واتە دەرمانەکان ساختن و لێرە پاکەتەکانیان بۆ دروست کراوە و لەم چاپخانەیەدا کە خاوەنەکەی عەرەبە کەسێکی بەڕەگەز عەرەبە هەموو جۆرە دەرمانێک پاکەتەکەی لێرە دروست کراوە تەنانەت پاکەتیان بۆ مۆبایل ئامێری ئەلکترۆنی ساختەش دروست کردووە. هەموو وەسڵ تەنانەت لە کۆمپیوتەرەکەیانە دەست بەسەر جۆرەها بەڵگەنامەی ساختەش گیراوە کە ئەوانیشان دروست کردووە لەوانە بەڵگەنامەی هاوسەرگیری. ئەم دەرمانانە جگەلەوەی ساختن تەنانەت هەنگوینیشی تایە مادەی خۆراکیشیان تایە مادەی جوانکاریان تێدایە سابوون کرێمی جوانکاری هەر شتێک لە بازارە تەڵەبی لەسەر بوو بێت بە ناوی هەج وڵاتێکەوە بێ ئەمان لێرە لە چاپخانەکە چاپیان کردووە و بەرواری بەسەرچوون و بەرواری دەرچوونیشیان لێداوە لەسەری داناوە. ئێستا تیمەکانی پۆلیس و تیمەکانی لیژنە جیاوازەکانی سەر بە قایمقامێتی قەزای ناوەندی هەولێر لێرن. من ئەمەوێت لەگەڵ بەڕێز قایمقامی قەزای ناوەندی هەولێر کاک نەبەز قسە بکەم. کاک نەبەز ئێوە هاتوونەتە ئێرە ئەوەی کە لێرە خۆتان بە چاوی خۆتان بیبینن ئەگەر بە کورتی بە ئێمە بڵێن چی ئەگوزەرن لێرە ئەمە چیە دەستی بەسەر داگیراوە؟ طبعا لێرە چاپخانەیەکە دوای ئەوەی زانیاری پێویست کۆکراوە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی نەهێشتنی تاوانی ڕێکخراو سەر بە ئاژانسی پاراستن دیارە فترەی باشە متابعی ئەو شوێنە دەکەن ئاگادار کراینەوە کەوا با بڵێن ئەو چاپخانەیە ئەو جۆرە غیلافانە بۆ ئەو جۆرە دەرمان و دەرمانی جیای و چەند خواردن و خواردنەوەیەک لێرە دروست دەکرێت ئەوەش بەپێی هەموو یاساکان ئەوە ڕێگە پێدراونیە قەدەغە کراوە. ئێستا ئێمە ئامادەینە وەکو لیژنەیەکی هاوبەش کوالێتی کۆنتترۆلی دەرمان بەڕێوەبەرایەتی چاودێری بازرگانی هەرهەمیان لێرە بوونیان هەیە بۆ ئەوەی لێ بکۆڵینەوە تا چ ڕادەیەک سەرپێچی کراوە لەم بابەتە. بەڵام ئەوەی دەستمان بەسەرداگرتووە ئێستا کۆمەڵێک
وەکو باز دەکرێت غلافە بۆ نمونە ئەو غلافە ئەوە دەرمانێکی جایە گوایە لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دروست کراوە بۆ کۆمپانیایکی ئیماراتی بەڵام ئێمە دەپرسین چۆن غلافەکەی لێرە دروست دەکرێت دەیەها جۆرە خواردن و دەرمانی تریژ لێرە دەرمانی لە پاکەتەکانیش بەرواری بەسەرچوونیشی لێدراوە ئەمە یاساییە زۆر پاکەت ئێستا دەستمان بەسەرداگرتووە کە بەرواری بەسەرچوونیشی لێ تەبع کردووە و ئەوەش کە جارێ مەوادەکە دیار نییە بۆ چی دەبە بۆچی دەباتن ئێمەوە لێکۆڵینەوەی لێ دەکرێتن پەراوی لێکۆڵینەوە دەکرێتەوە سەبارەت بە دەرمانەکان بەڕێوبەری کۆنتترۆلی جۆری دەرمانیش لێرە ئامادەیە دەتوانێت ڕوونکردنەوەی زیاتر بدە هەروە بەڕێوبەری چاودێری بازرگانیش سەبارەت بەو لۆگۆ بازرگانیانە تا چڕادێک ئەو کەسە دەتوانی کە تەبعی بکە بەڵام ئەوەی دەستمان بەسەرداگرەوە چەند بەڵگەیەکی مەلموس دەستی بەسەرداگیراوە کە ئەوە دەسەلمێنی کە ئەو کەسێ ئەو کاری ئەنجام داوە تاوانبارە کاک نەبەست لە کۆمپیوتەرەکانیشانە ئەو بەڵگانەی کە لێرە دەست ئەخرێ ئەبینرێ بەڵگەنامی فەرمی دام و دەستگاکانیش تەزویر کراوە ساختە کراوەکو و بەڵگەنامی هاوسەرگیری گومان ناکەن کە شتی دیکەشیان کردبێت جگەلەوانە ئەمڕۆ هاتین دەستمان بەسەرداگر وەکو باسم کرد دوای کۆکردنەوەی ئەو زانیاریانە لەلایەن بەڕێوەبەرایەتی نێشتنی تاوانی ڕێکخراو بەڵام ئێمە لێکۆڵینەوەکان بەردەوام دەبی بە دڵنیاییەوە شتی تریش دێتە بەردەستمان ئێستا پشکنینیش بۆ شوێنەکە دەکرێت لەلایەن برایانی پۆلیس و باڵێ کوالێتی کۆنتترۆل و چاودێری بازرگانی ئەوەی بە بەردەستمان بکەوی لێکۆڵینەوەی لەسەر دەکرێت پەراوی لێکۆڵینەوە دەکرێتەوە ئەو کەسەش دەتوانی لە دادگا قسەکانی خۆی بکاتن لێرە خاوەنی ئەم چاپخانەیە یاخود ئەوانی کە لێرە کارەکان هەندێکیان بەڕەگەز عەرەبوون خاوەنی چاپخانەکە عەرەبە یاخود کرێکارەکان عەرەبن بەڵێ کرێکارەکان عەرەبن خاوەنەکەشی دیارە هاوڵاتیەکی سووریا مۆڵەتی چاپخانەی وەرگرتووە لە وەزارەتی ڕۆشنبیری بەڵام چاپکردنی ئەو غیلاف و ئەو لۆگۆیانە مۆڵەتی ئەوەی نییە ئێمە لێکۆڵینەوەکان لەسەر ئەوە دەکەین ئەوەی جێگای نیگەرانیشە چەند بابلێن غلافێکی دەرمان ئەوە هەلوەستەیەکی دەوێت لەسەری دکتۆر گۆرانی ژەگەر تەوزیحێکی زیاتر بدە لەسەر بابەتی دەرمانەکان ئەم پێ باشترە کاک دکتۆر ئەم پاکەتانی بەدەست جەنابتەوەی ئەمەیان پێم وابێ دەرمانی پزیشکی منداڵانە دەرمانی زیادکردنی ڤیتامینات و زیادکردنی ڕێژەی خوێنی تێدا ئەمانە تا چەند مەترسیان لەسەر تەندروستی هاوڵاتیان هەیە ئەگەر بێت و بکەونە بازاڕەکانەوە یاخود لە بازاڕەکان نابێ قسەی ئێوە چییە لەسەر ئەمانە خۆی بەپێی یاسا ناکرێت هیچ چاپخانەیەک شتێک لەو بابەتانە دروست بکات بۆ نمونە پاکەتێکی دەرمان دروست بکات بەبێ ئەوەی وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەرایەتی کوالیتی کۆنتڕۆل تێدا ئاگادار بکرێتەوە ئەلەم حاڵەتانە ئێمە گومان دەکەین کەوا ئەو پاکەتانە بۆ دەرمانێک کەوا بەکار بهێنرێت ئەو دەرمانە بە شێوەیەکی نایاسایی هاوردەی کوردستان کرابێت بۆیە دەبێت بە دوارەتوونێکی ورد بکرێت و بەڕاستی ئێمە وەکو وەزارەتی تەندروستی زۆر دەستخۆشی لە بەڕێوەبەرایەتی نەهێشتنی تاوانی ڕێکخراوەکان کە سەر بە ئاژانسی پاراستنە ئەم شوێنەی ینی دیتۆ چەندین وا بزانم دیاتر لە چەند مانگێکە لە دوایە تا ئەوەی کە بیدۆزێتەوە ئەوەی کە دەبیندرێ لێرە بەڕاستی چەند شتێکە ناکرێت ینی بۆ نمونە دەرمانێکە ئەلێرە حەبەکە بە تەنیا ئەوەی کە گومان دەکرێت هاتووە دواتر قەپێلکەکەشی بە تەنیایە ئیتر ئەلێرە ئەوەش دروست دەکرێت ئەم ئەوەی بۆ دروست دەکرێت ئەو پەکەجێکە بەلۆ بۆ دروست دەکرێت کە لەسەری نووسراوە مێد ئین USA بەڵام لە واقعدا خۆی لە هەولێر ئەوە یعنی با بڵێن چاپ کراوە بۆیە گومان دەکرێت ئەمە بە شێوەیەکی یعنی با بڵێن بە بەوەستی خراپ بەکاردەهێنرێت بۆیە دەبێت برادران زیاتر با بڵێن لێکۆڵۆنە بۆ ئەم بەبەستە بکەن و دواتر ئینشاءڵڵا ئاگاتارتان دەکەینەوە دەستان خۆش بێ من ئەمەوێ نوێنەری چاودێری بازرگانیش لێرەیە جەنابتان وەکو نوێنەری چاودێری بازرگانی پێشت بەڵێ بەڕێوەبەراتی چاودێری بازرگانی لێرە پێشتر لیژنەکانتان سەردانی ئەم شوێنەی کردبوو یاخود هیچ زانیاریەکتان لەو بارەوە هەبوو ئەو شوێنمان نەکرێت بزات بەڵام سەردانی هەندێک چاپخانە دیمان کرد ئاگادارمان کردەوە کە نابێ بە هیچ شێوەیەک لۆگۆی کۆمپانیەکان تۆمە تەبع بکەن بەڵام لێر دیارە چەند لۆگۆیەک تەبعکرا تاکو داوا بکەن ئەو کۆمپانیانەیەکە لە بۆی تەبعکردنی ئەگەر ئەوان ڕەزامەندی وان بیتن و ئەگەر بە پێچەوانەوە بەرپرسیار دەبێت دەستان خۆش بێ زۆر سپاس دڵشاد دیارە لێرە ئەم شوێنە چاپخانەکە شوێنێکی گەورەیە هەموو ئەو کەلوپەرانی کە لێرە بەکار هاتوون بۆ مەبەستی ساختەکاری بەکار هاتووە لێرە ئەمانی کە ئەبینن هەموو لە زەویەکەدا کەوتون ئەتوانم بڵم نزیکی 50 بۆ 60 جۆر کارتۆن دەرمانی پزیشکی کەلوپەلی پزیشکی و تەنانەت کەلوپەلی مادە خۆراکیەکانیش
لێرەدا کارتۆنەکانیان چاپ کراوە تێدایە لێ نووسراوە کە ئەمە تایبەت لە ئەمریکا دروستەکرێت تێدایە لێ نووسراوە تایبەت لە بەڵێ هێمن ئیمارات دروست دەکرێت لە وڵاتەکانی تر بەڵام هەمووشی فرساوەیەکێنها تێبالا مرۆڤ ئەو کارگەها گۆدەرمانên سەختەی جاشێت کە لە چ دەرەیە چاوا بێ دیتن gelekî spas hemîn Hisen û çekhanê me ji hewlêrê bitin me re.